باز لە دووەمین فستیڤاڵی شەم ئەکەین لە بواری پەروەردە و ڕۆشنبیری لە سلەیمانی. گرنگی و تایبەتمەندی ئەم فستیڤاڵی شەمە خۆی لە چیا بینێتەوە کە ئەم فستیڤاڵی شەمە بە هاوکاری لە لێوان دەستگای ئەلەتیک و بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری گشتی ڕۆشنبیری و هوەری سلەیمانی کە بەڕێوە چووە کۆمەڵە تایبەتمەندی تایە. ئەم تایبەتماندیانە کۆمەڵە خەڵاتی کۆمەڵەیە کەسایەتی کراوە کە 50 کەس خەڵات کراون کامەش دابش کراوە 25 کەسیان لە بواری پەروەردەیە 25 کەسیان لە بواری ڕۆشنبیریە و ئەمەش تا چەند هاندانێکە بۆ ئەو کەسانە کە بتوانن لە بوارەکەی خۆیانە بەردەوام بن و ئەمانە چەمدین چەمکی جیاوازی لێکێتەوە چەمکە وردەکانی لە بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هوەری سلەیمانی و هەروەها ئەم دەستگای ئەلەتیکە کە ئەوڵەیە کە ئەم کارانە بە ئەنجام بگەێنێ سوود و تایبەتمەندی خۆی لە چیا بینێتەوە. ئەمانە و کۆمەڵی پرسیارێکتر و کۆمەڵی ڕوونکردنەوە لەسەر فستیڤاڵەکە گفتوگۆی لەسەرەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر فەریدون ساید وەکو سەرۆکی دەستگای نێودەوڵەتی ئەلەتیک و وەخات و کۆسەر کەمال وەکو نوێنەری بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هوەر لە سلەیمانی کە بەڕێزیان هەردووشان ئێستا لە ستۆدیۆ ئێمە میوانن. زۆر بەخێر بێن بەیانیتان زۆر بەخێر بێن. دکتۆر سەرەتاگە لە بەڕێستان و دەست پێ بکەم ئەم دووەمین فستیڤاڵە جارێکی تر لەسەر چ بنەمایەک پلانتان بۆ دانا کە کاری لەسەر بکەن و بتوانن ئەم فستیڤاڵە بەنجام بگێنن. دیارە بەنسبەت دووەمین فستیڤاڵی شەمەوە ئێمە یەکەمین فستیڤاڵمان لە ساڵی 2019 ئەنجامدا لە 30 2019 ئەم فستیڤاڵەمان ئەنجامدا کە ئەویشیان هەر بە هاوکاری بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هوەری سلێمانی بوو. دیارە لە فستیڤاڵی یەکەمە کە ساڵی 2019 بوو توانیمان کۆمەڵی چالاکی هوەری و وەرزشی و زانستی پێشکەشی بەشداربووان بکەین و لە هەمان کاتە خەڵاتماندا بەشکرد بەسەر کۆمەڵە کەسایەتی شاری سلێمانیە چ لە بواری پەروەردەکاران چ لە بواری ڕۆشنبیران و لە دەستگاکانی تریش. ئەم ساڵ بەداخەوە ساڵی 2020 و 2021 بەهۆی پەتای کۆڕۆناوە نەمانتوانی فستیڤاڵەکان ئەنجام بدەین بەڵام ئەم ساڵ خوا یارمەتی یاین و توانیمان فستیڤاڵی دووەم ئەنجام بدەین. فستیڤاڵی دووهەم طبعاً ڕەهەند و بعدێکی گەورەی هەیە لە مەجالی ئیشکردنی کاری ڕێکخراوەییە. دیارە لە فستیڤاڵەکەیە وەکو کۆی چالاکی و نەشاطی ساڵانەی ئەو دەستگایی ئێمە کۆ ئەەکەینەوانێ و پێشکەشی جەماوەریەکەین و لە هەمان کاتە جمهورێکی هەمە چەشنە هەمەلایەنە کۆکەینەوانێ لە بوارەکانی پەروەردە و ڕۆشنبیریە بۆ ئەوی خەڵکەکە ئاستی پەروەردە و ڕۆشنبیری لەسەر شاری سلێمانی بە شێوەیەکی بچووک کراوەیی ببینێ و لە کۆتایی فستیڤاڵەکەشە جگەلەوەی بڕوانامەی وانەوتنەوە و مامۆستایەتی ئەدرێت بە مامۆستاکانی دەستگای نێودەوڵەتی ئەلەتیک و لە هەمان کاتە ڕێزلێنانمان کردو بۆ کۆمەڵە کەسایەتی کە ئەم ساڵ بە خۆشحاڵیەوە توانیمان 50 کەسایەتی بەسەرکەینەوە 25یان لەو پەروەردەکارانە بوون کە زیاتر لە 30 ساڵ خزمەتی شاری سلێمانیان کردووە دیارە سلێمانی و دەوروبەری و 25یان لەو کەسانە بوون کە لە بواری ڕۆشنبیری و هوەرە لە فیلدە جیاوازەکانە کاریان کردووە و جێدەستیان دارە و توانیویانە هەنگاوێک شاری سلێمانی بەرەو پێشەوە بەرن. دیارە ئەوەی پەروەردە لەسەر ئاستی هەر یانزە بەڕێوەبەرایەتیەکەی پەروەردە ئێمە کەسایەتیمان هەڵبژارد خۆشبەختانە لەسەر لە ڕانیە لە قەڵاتزێ لە دوکان لە دەربەندی خان و لە ناو شاری سلێمانی لە هەموو مەجالەکان ئەتیایەتی و بەڕاستی مای دڵخۆشی بوو بۆیان کە توانیان پەروەردە و بەڕێوەبەرایەتی پەروەردە و دەستگای نێودەوڵەتی ئەلەتیک و بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری هوەر ئەم کاریان بۆ ئەنجام بدەن و کەمێک بەسەریان بکەینەوە. دیارە ئەم بەسەرکردنەوەنە بەڕاستی سەنگینی و سوقلی خۆی هەیە. ئێمە هەمومان مرۆڤین و مرۆڤیش کایەکی کۆمەڵایەتیە هەمیشە خۆشحاڵە بێت بۆی کە تۆ ئاوڕێکی لێبیتەوانێ و بەسەری بکەیتەوانێ چونکە لە ڕاستیدا ئێمە لە قەرزاری هەر هەمویانین هەر یەکێک لە ئێمە کە ئێستا لە شوێنێکە کار دەکات ڕۆژێ لە ڕۆژان تەلەبەی ئەو مامۆستایە نەبووە هەر یەکێک لە ئێمە کە ئێستا کەسایەتێکی بۆ دروست بووە پەروەردە و کللتوری لە ڕۆشنبیری و هوەرەوە وەرگرتووە. ئێمە
نموزەج و پەروەردەکراوی دەستی پەروەردە و بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیرین. بۆیە بە زەڕورمانزانی کە ئەم فیستیڤاڵە ئەنجام بدەین و بتوانین ئەگەر خوایار بێت ئیدامەشی پێ بدەین و ساڵانە هەنگاوی بەرەو پێشتر بەرین. هیوادارین. خاتو کۆزار ئێوە لەلایەنە ڕۆشنبیریەکەیەوە هاوکاری بەڕێوەچوونی فەستیڤاڵەکە بوون. پێم خۆشە خۆت زیاتر ئەم ڕۆڵە و ئەوەی کە لەلایەنی ڕۆشنبیریەوە هاوکار بوون بۆ ماڕوون بکەیتەوە. بەڵێ سپاس بۆ ئێوە دیارە هەر چالاکیەک لەم شارەیە ڕووبات بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەر هەمیشە پشگیری کردووە چکە لە فۆرما گشتێکەیە پاڵپشتی لە هونەر و لە ئەدەب و لە ڕۆشنبیری و لە کللتور و لە حەج بوارێک ئەکات کە خزمەت بە ئەم شارە بکە یاخود خزمەت بە هەر توێژێکی ئەم شارە بکە. دیارە دەستگای ئەلەتی کە هەستاوە بە ئەنجامدانی ئەم فستیڤاڵە بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەر هاوکاری کردووە لە هەمان کاتە بە کۆمەڵێ چالاکی لەگەڵ چالاکیەکانی ئەوانە بەشداریمان کردووە لە هەمان کاتە 25 کەسایەتی ڕۆشنبیری هەڵبژێراوە کە لەلایەن لە فستیڤاڵەکە خەڵات کراون بۆیە لە هەموو بوارێکە بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری هونەر ئەگەر بتوانێت هاوکار بێت و جێدەستی دیار بێت پشگیری ئەکا و پشگیری تەواو لە هەر پرۆژێکەکە کە لە خزمەتی شارەکە زۆر باشە. دکتۆر باسێکشەوە بکەین بۆ نمونە ئەنجامدانی ئەم فستیڤاڵە ئەبێ کۆمەڵی چالاکی تیابێ چالاکیەکان خۆی لە چیا بینیەوە و لەگەڵەوەی کە خاتو کۆساریش ئاماژەی پێ ئێمە لەم شارەیە مەڵبەندی ڕۆشنبیری ناوێکی گەورە لەسەر شانمانەکە بێ ومان خزمەتی بکەین شارێکی ئەدەب ئێمە لە ڕێگەی فستیڤاڵ و لە ڕێگەی ناوەندە ئاکادمیەکان و هەمیشە بێ کاری باش بکەین بۆی کە ئەم ناوە بپارێزین چالاکیەکانی فستیڤاڵە خۆی لە چیا بینیەوە. دیارە بەنسبەت چالاکیەکانەوانەیە ئێمە سێ چینمان لەو فستیڤاڵەیە کۆ کردبووە بەڵێ جیلێکیان کە ئێستا خەریکی خزمەتکردنی پەروەردە و ڕۆشنبیرین و کارەکەن لەو بوارەدا جیلێکیان تەلەبەکان و خوێندکارەکانی واری پەروەردە و ڕۆشنبیرین کە ئێستا نەوەیەکن داهاتوو چاوەڕێیان نەکات و ئاسۆی شاری سلێمانی چاوەڕێیان نەکات و جیلێکیشیان ئەو ڕێزلێگیراوانن ئەو کەسایەتیانن کە ڕۆژێ لە ڕۆژان مامۆستای هەمومان بوون و شاری سلێمانی لەسەر شانی ئەوان لە قەبی پایتەختی ڕۆشنبیری وەرگرتووە و توانیویانە ئەم شارە بێشخن. ئەم نموزەجا ئەتوانین بڵین بە بچووکراوەیی هەموو شاری سلێمانی لە خۆی ئەگرێت و یەد لەوێ کۆ بێتەوە. بۆیە لە ڕاستیە هەر خۆی ئیدارەدانی فستیڤاڵەکە تۆزێک قورسی تیا بوو چونکە هەموو جیلەکانی شاری سلێمانی هەموو چینەکانمان هێنا بووە تەلاری هونەرەوانێ و کۆنتڕۆڵکردنی ئەوان بتوانین لەگەڵ مێشکی هەر هەمویانە تعاملکەین و لەگەڵ عاتفەی هەمویانە تعاملکەین بەڕاستی خۆی حکمەتێکی پێشکەوتنی تایە. ڕەنگە ئەم کارە تۆزێ قورس بێ مەسەلەن کە کاتێک ئێمە بەرنمەیەکی منداڵان پێشکەشەکەین کارەکە زۆر ئاسان و بە ئاسانی ئەڕوا بەڕێەوە بەڵام کاتێک تێکەڵەیەک لە منداڵ و گەنج و بەتەمەنەکان ئەهێنیت و حیوار لەگەڵ هەمویانە ئەەکەیت تۆزێک پێویستی بە مڕاعاتی زیاترە هەیە. ئێمە لەو فستیڤاڵەیە کۆمەڵە چالاکی هونەریمان هەبوو بۆ منداڵان کە توانیمان دڵی منداڵەکان بە تەواوەتی خۆشکەین و کۆمەڵە چالاکی هونەریمان هەبوو بۆ بەتەمەنەکان و چالاکی وەرزشیمان پێشکەش کرد بۆ ئەو گەنجانە یا بۆ ئەو منداڵانەی کە تازە پێگەن و حەزیان لە وەرزشە و بۆی بزان پەیامی وەرزش پەیامێکی ڕۆشنبیری و ڕووناکیە بۆ شاری سلێمانی و کۆمەڵە چالاکی زانستی و مەشروعی زانستی پرۆژەی زانستی کە توانیمانەوەکو دەستگای ئەلەتی اختراحی بکەین و بیدۆزینەوانێ و ئیبداعی بکەین ئەوانەشمان پێشکەش کرد. لە کۆتاییشدا توانیمان هەم ئەو کەسانە بەسەر بکەینەوانێ کە ئێستا لە بواری خزمەتکردنی پەروەردە و ڕۆشنبیریە لە شارەکەیان و ئەو کەسانەش کە وەکو باوکی ئێمە وەکو مامۆستای ئێمە پێش ئێمە کەوتونە و
لەم بوارەدا کاریان کردووە. جا باست کرد پێشتر دکتور فەریدون ئەوەی کە بەداخەوە یەکێک لەو کەسانەی کە دەستنیشان کرابوو بۆ وەرگرتنی خەڵاتەکە وا دیارە تەمەن ڕێگەی نەدابوو کەمەش بەداخەوە بێت بە بەشێر لە یادگاریەکان ئەوەی کە پێزانین ئەبێت لە کاتی خۆیان بەڕاستی ئەنجام بدرێت. خۆی بەڕاستیەوە دیمەنێکی زۆر تراژیدی بوو ئێمە کە کاتێک مامۆستا واحید حەمەخان کە یەکێکە لە مامۆستا دێرینەکان و خزمەتکارە هەرە گرنگەکانی بواری پەروەردە خوا لێی خۆش بێت کاتێک بانکرا بۆ سەر ستیج بەداخەوە هاوڕێکەی هات و هەواڵی ئەوەی پێداین کە حاڵەتێکی وا ڕووی داوە کە ئەم شەو یاواتە شەوێک پێش فستیڤالەکە تەمەن ڕێگەی پێنەدا و خوا بردوێتەوە بۆ لای خۆی و کۆچی دوایی کردووە. ڕۆحی شاد بێت ڕۆحی شاد بێت. بەڕاستیەوە یادگاریکی ناخۆش بوو یعنی تراژیدی بوو بۆ ئێمە و لە هەمان کاتیشە ئێمە خۆشحاڵ بووین بۆی کە توانیومانە ئەو کەسانەی کە نزیک بوونەتەوە لە مەرگ و لە سرە مەرگان ئێمە بتوانین چاومان لێیانەوە بێت و ئاوڕێکیان لێبینەوانێ و بە ڕۆحێکی شادەوانێ ئەگەر بژڕۆن بە ڕۆحێکی شادەوە بڕۆن و هەستکەن کە ڕۆژێ لە ڕۆژان خزمەتیان کردووە و جیلی دوای خۆیان پێی ئەزانێ. بێکمان ڕۆحی شاد بێت بە هیوای ئەوەی کە ئاسوودە بێت و هەمیشە ئەو مامۆستا عەزیزانە خزمەتێکی ویان بۆ ئێمە بەجێهێشتووە کە هەمیشە لە بیریان نەکەین چونکە خزمەتەکەی ئەوان وای کردووە کە چەندینەوە بتوانێت لەم خزمەتە بێبەش نەبێت. خاتو کۆسار بینە لای تۆ ئەگەر بۆ نمونە بەڕێوەبەرایەتی کە بەشداری ئەم هەمەهەنگیەی کردووە لەم فستیڤالە دکتۆر باسی مناڵانی کرد لە بەڕێوەبەرایەتیە چەند بەشێکتان هەیە ئێوە لە ڕووی مناڵانەوە ئێوە تا چەند هاوکاریان بوون بۆ نمونە کە تۆ هەمانجیەکەی لە فستیڤالەکە ئەبێ کار ئاسانی بکەیت بۆ نمونە لە ڕێگەی کارمەندەکانتەوە بێ یاخود لە ڕێگەی پلانتانە بێ ئێوە چیەکەن چکە بەڕێوەبەرایەتی ئێوە حکومین لەوانەیە بۆ ئێوە کارەکان باشتر بێتە بەردەست بۆی ئێوە هاوکاریەکان زیاتر ڕاستە ئێوە چۆن کارتان کرد. دیارە لە سەرەتای کارەکەەوە بە کۆبوونەوە بە هەمە ئاهەنگی لە نێوان بەڕێبەراتی گشتی ڕۆشنبیری و هونەر و دەستگای ئەلەتی کارەکان بەڕێوە چووە هەموو شتێ بەڕاوێژ و بە کۆبوونەوە و بە لێک گەیشتن کراوە کارەکان کاتێکیش کە ئێمە پێمان خۆش بووە یاخود ئێمە چالاکیمان هەبووە وەک دکتۆر فەریدون ئاماژەی پێیا کاتێک کە تۆ کۆمەڵێ ئیش ئەەکەی پێویستت بەوەیە لە شوێنێکە ئەم ئیشانە جارێکی تر نمایش بکرێتەوە جارێکی تر کۆی ماندووبوونی خۆت لەو شوێنە ببینیتەوە بۆیە کە فستیڤاڵی شەم هاتۆتە پێشەوە و داوا لە بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری و هونەر کراوە کە بە هەمە ئاهەنگی کارەکە بکەن ئەمە شوێنێک بووە کە ئێمە بەشێ لە چالاکیەکانی خۆمان لەو شوێنە نمایش بکەین بە خۆشحاڵیەوە بەڕێوەبەراتی ببورن بەشی ڕۆشنبیری مناڵانمان هەیە کە خزمەت بە هەموو بوارە جاجاکانی ڕۆشنبیری ئەکات هەر لە وێنە کێشانەوە هەر لە موزیک و گۆرانیەوە لە شانۆ لە سینەماوە لە زۆر پرۆژەی جیاوازیان هەیە کە خزمەت بە مناڵانی ئەم شارە ئەکەن خزمەت بە ڕۆشنبیری و کللتوری ئەم شارە ئەکەن بەڕاستی وەک پێشتریش ئاماژەی پێیرا ئێمە ئەگەر بمانەوێ بەرگری لە ناوی شاری سلێمانی بکەین وەک شاری ڕۆشنبیری پێویستە لە مناڵانەوە دەست پێ بکەین ئەنی ئەم شتا زۆر زەڕورە کە تۆ لە مناڵیەوە ئەم تۆوە لە مناڵا بچێنیت یعنی هەتا گەورە ئەبێ و هەتا بێ بە کەسێکی ڕۆشنبیر کەسێکی دیاری ناو شارەکە یا کەسێ لە هەر بوارێک کابێ خزمەت بە ڕۆشنبیری و کللتوری شارەکە بکە بۆیە بە خۆشحاڵیەوە بەشی ڕۆشنبیری مناڵانمان هەیە لە بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری و هونەر لە سلێمانی کە خزمەتێکی زۆر بە مناڵان ئەکات لە کۆی ئەو چالاکیانەی کە لەو ساڵا کردوەتی کۆی کردوتەوە بە چەند گۆرانیەک و بە موزیکی تاکژەنی بەشداری کردووە لە فستیڤالەکە هەروەها کۆمەڵێ مناڵی بەهرەدارمان هەبووە کە لە مەدخەلی قاعەکە کە ئاهاتی تەژوورەوە لایف ڕسمیان ئەکرد لەویا بەڕاستی کە ئەمەش بۆ خۆی توانای ئەو مناڵانە دەرەخا و هەم توانای مامۆستاکانیان دەرەخا کە ئەتوانن لە شوێنێکی وایە کارەکانیان بکەن کارەکانیان بە ئەنجام بگەێنن جگەل لەوەش کە ئێمە
ئەوە دوو بڕگەیەتی کە بەشداری کراوە لەگەڵ فستیڤاڵی شەما بڕگەیەکی تریژی ئەوەیە کە هەڵبژاردننی 25 کەسایەتی ڕۆشنبیری کە هەوڵ گیراوە ئەم 25 کەسایەتیە هەموو بوارە جیاجیەکانی ڕۆشنبیری بگرێتەوە لە نووسین و لە نووسین و لە شان و لە مۆزیک و لە سینەما و شێوەکاری و هەموو توێژە جیاوازەکانی ڕۆشنبیری بگرێتەوە و هەوڵ گیراوە زۆرترینی کەسانێک کە شایستەی ئەو خەڵاتەن لەو شوێنە ئێمە بتوانین وەک بەسەرکردنەوەیەک وەک پێزانینێک وەک پاداشتێک لە بەرامبەر ماندووبوونیانە چکە ئێمە کەسانێکمان هەیە بەڕاستی زۆر بە بێدەنگی ئیشەکەن بەڵام جێدەستیان دیارە خزمەتیان کردووە بۆیە زۆر پێویستە لە مناسبەتی جیاوازە ئاور لەم کەسانە پێ بڵێ ئاوردانەوەیەکی زۆر باشە کە بتوانی خەڵاتی چامکەی کە بۆی ئەو کەسە بەردەوام بێ لە کارەکانی خۆی بڵێ هەستکە کە ڕەنجی بەزایە نەچووە دوجار هەموو کەسێ بەڕای من هونەرمەندان ڕۆشن بیران کاتێکە کارێگەکان پێش هەموو کەسێ بۆ خۆیانی ئەکەن پێش هەموو کەسێ بۆ ناخی خۆیان بۆ وجدانی خۆیان یەکەن بەڵام کاتێ بەرامبەرێک هەیە من تۆ بە بێدەنگی ئیشەکەی بەڵام بەرامبەرێک هەیە ئەمما نوبوونەی تۆ ئەبینێ و خەڵات تەکا لەسەر ئەمە بۆ خۆی زۆر خۆشە بۆ ئەو کەسە بڵێ بۆی هەوڵمان ناوە بە بۆرە هەوڵمان ناوە هەوڵیراوە زۆرترینی ئەو کەسانە بن کە بە بێدەنگی کارەکانیانەکەن و بەڵام خزمەتێکی زۆریان بەم شارە کردووە بە کللتور و ڕۆشنبیری ئەم شارە کردووە دەستان خۆش بێت خۆی زۆر جارە گلەیە هەیە ئەڵێن هونەرمەندان بێنازن کاتە ئەمە هەوڵێکی جوانە جا دکتۆر فەریدون ئێستا بە ئەم پرسیارە لە بەڕێزت بکەین کە ئەم فستیواڵەکە بەڕێوەچوو دروشمێکیشی هەبووە دروشمەکە لەژێر ناونشانی هزری بە پلان و دەستی بنیادنان بووە بەم خۆشە خۆ زیاتر ڕوونی بکەیتەوە هەڵبژاردننی ئەم دروشمە مەبەستی چی بووە؟ طبعاەوە یەکێکە لە دروشمەکانی دەستگای نێودوڵەتی ئەلەتیک و لە ڕاستیدا ئێمە پێویستمان بە دوو بەرگەی گەورە هەیە بۆ پێشخستن و گەشە پێدانی هەر فێڵدێک لە فێڵدەکان هەر بوارێک لە بواردەکانی ڕۆشنبیری یەکەمیان بریتە لەوەی کە هەمیشە کۆمەڵێک عەقڵمان هەبێت بتوانن خطە و بەرنامەجدا بنێن ئێمە بەداخەوانێ لەم مەجالەیە زۆر تاقەمان هەیە بەڵام ئاوڕیان لێ نایەنەوەنێ وزەیەکی زۆر لە شاری سلێمانیە کۆمەڵی عەقڵی گەورە هەیە کە تەجروبەیەکی زۆریان کۆ کردوێتەوە کە بەڕاستی هەر یەکێکیان دابنین من یەکێک لە مامۆستاکان بۆی باس کردم ئەوانەی ڕێزیان لێگرتووە وتی بە بەرزایی 2 مەتر بە بەرزایی 2 مەتر بەس نووسینم هەیە بەس نووسینی خۆی بەرزایی 2 مەتر ئەمە بەڕاستی بێجگە لە نەشات و چالاکیەکان کە بۆی باس کردم بەڕاستی ئەم عەقڵانە پێویستە پلان دابنێن پێویستە ئێمە ئیستیغلالی توانە و قووەتیان بکەین عەقڵیەتیان بەکاربهێنین بۆ ئەوی شاری سلێمانی بە پلان پێشکەوێت و دەستێکی ترمان هەیە پێڵەن دەستی خزمەت دەستی کارن دەستی بنیادنان واتە ئێمە دەستی کارکردنین دەستی وزەین وزەیەکین ئێستا ئەتوانین ئیش بکەین بەڵام ئەم وزەیە بۆ ئێمە ئەبێتە تەجروبە دوای 10 ساڵی تر پێویستە من تەنها دابنیشم لە ژوورێکە خطە و پلان دابنێم کۆمەڵێ دەستی تازەیەتە پێشەوانێ ئەوان ئیشەکان بکەن جا ئەم دروشمە بۆ فستیڤالەکە بەڕێی من دروشمێکی گونجاو و لەبار بوو چکە کۆمەڵێ عەقڵیەت لە بەشداری فستیڤالەکەمان بوون و کۆمەڵێ دەستی خزمەت و خزمەتکاری شاری سلێمانی لەگەڵمان نابوون بۆیە توانیمان لەژێر ئەو دروشمەیە کۆیان بکەین زۆر باشە خات و کۆسار زۆر جار بۆ نمونە هونەرمەندان ئێمە لە پرۆگرامەکەی خۆمانە زۆر جار چاپێکەوتنمانەیە لە شانۆ بێ لە شێوەکاری بێ لە میوزیک بێ لە پەیکەرساز بێت یانی زۆر جار گلەیەشان هەیە ینی وا لێرەشەوە ئەم پرسیارە دروستکەین تۆکو نوێنەری بەڕێبەراتێکە هاتووی ئاوردانەوە لەوان کەمە بۆ نمونە ئەم فستیڤاڵە ڕاستە خەڵاتێکە ئەم خەڵاتە لەوانەیە بۆ ئەو زۆر دڵخۆشی باتێت بەڵام جێگەی ئەوە ناگرێت وەکو دکتۆر ئاماژەی پێیاڵێ بە 2 مەتر من نووسینم هەیە ئەمە ئەرشیفێکە بێت چەند ساڵ خزمەتی کرد بێت تاوەکو گەشتوتە ئەم هونەرمەندانەی کە لەم شارەیان هەندێکیان کە چەندین کاری ناوازیانەیە چەندین کاریان هەیە پشتگوێ خراون
لە بەڕێوەبەراتی ئێوە جارێکتر چۆن کار لەسەر ئەم بابەتان ناکەنەوە چکە من زۆر جار کێنێڕەڵم وڵای گەر میوانێکی بەڕێوەبەراتی بێ بەخوا ئەم گلیانێ ئێوەی پێڵێن بۆیە چونکە ئێمە ئەگەر هەماهەنگی یەکتر نەبین ناتوانین ئەم شارە بە جوانی بێڵینەوە بەدڵنیایی وایە بەدڵنیایی هەمیشە بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری و هونەر کارەکەی ئەوەیە سروشتی کارەکەی ئەوەیە کە پاڵپشتی هونەرمەندان و ئەدیبان و نووسەران بێ هەمیشەش پشگیری لەو کەسانە کردووە کە خاوەنی داهێنانن کە خاوەنی کاری جددین کە خاوەنی کۆمەڵێک بابەتن یاخود کۆمەڵێ بەرهەمن کە خزمەت بەم شارە ئەگەیەنێ خزمەت بە کللتور و ڕۆشنبیری ئەگەیەنێ بەڵام ڕەنگە لە 2014ەوە ڕاستی هەموو شوێنەکان لە قەیرانان یعنی کاتێک کە تۆ ئەتەوێ خزمەت بە هونەرمەندێک بکەی خزمەت بە ڕۆشنبیرێک بکەی ئایا لە بواری کردنەوەی پێشانگایە ئایا لە بواری چاپکردنی کتێبە ئایا لە بواری کۆڕ و سیمینار و ئەوانایە لە هەر بوارێ لە بوارەکانە ئەمە پێویستی بە داراییە پێویستی بە بودجەیە پێویستی بە پاڵپشتی مادیە کە لە 2014ەوە تقریبا لە قەیرانین ئێمە لە قەیران بە قەیرانێکی داراییە ئەڕۆین ڕەنگە ئەمە کاری کردبێتە سەر ئەوە کاری کردبێتە سەر ئەوەی ئاوردانەوە یاخود شتەکان بە وەک پێویست بەڕێوە نەچێت هەنێک کاتیش نازانم چۆن ئەمە تعبیری لێ بکەم بەڵام هەنێک کات ڕەنگە دوورەپەرێزی هونەرمەندەکان خۆیان بێ ینی خۆیان لە هەوڵی ئەوانین بە دوای کارەکەیان نابڕۆن ئەگینا من دڵنیام هەچ هونەرمەندێک هەچ تیپێک هەچ شانۆکارێک هەچ ینی هەچ لایەنێک ئەگەر کارێکی جددی هەبێت و بیهێنێتە ناو بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری و هونەرەوە من دڵنیام دەزدانرێ بەڕوویەوە چاپکردنی کتێبە کۆڕە هەچ شتێ بێ دەستان خۆش بە لەشتان ساخ بێ بەڵام هەنێک جانیش خات و کۆسار هەندێک بربەست لانێ دەستیان سارد بکاتەوە وایان لێ بکە بە قەولی جەنابەت گۆشەگیریان دێ دەرچێت بە هیوایەوەی کە ئەم پاڵپشتیانەی ئێوە وا بکات هەموو هونەرمەندان ئەگەر بەرهەمی هۆنەریان هەیە مەجالێکی باشیان بۆ بڕخسێت بەوەی کە هیچیان ڕوبەڕووی نەبنەوە ئەو گڕۆتینەی کە تیانە بە فێڕانەچێت بە دڵنیایی ئەگەر زمینەکە باش بێ یعنی سیر کە شتەکان تۆ هەموو کارێک پێویستی بە کۆمەڵێ شت هەیە بۆ سەرکەوتنی یاخود کۆمەڵێ بنەما بۆ سەرکەوتنی کارەکە ئەگەر مەتریاڵەکان لەبەردەستا بێت دڵنیا بە کارەکە سەرکەوتوو ئەبێت بێگومانەمە پێویستی بە هەمانجی هەم هونەرمەندەکە هەیە هەموو کولانی ئێوەشەیە کە پشگیریان بکەن دکتۆر ئەگەر بێمە لای تۆ بۆ نمونە ئەم فستیڤاڵە دووەمین فستیڤاڵە بەنجام گێنرا بە هەمانگی لەگەڵ دەستگایکی حکوومەتە ئەگەر ئەمە جارێکی تر پلانتان هەبێ ئەم فستیڤاڵە بەنجام بگەینەوە کۆمەڵی ڕێکخراوی کەمان هەیە حکوومەتان لەگەڵە با کۆمەڵی ڕێکخراوی کە بێنینە ناو ئەم بابەتەوە کە ئێوە باسیواکەن کەسانی بەتوانە کەسانی خاوەن ئەزبوون کەسانی ڕۆشنبیر ئەهێنە پێشەوە کە بتوانن بە شێوەیە لە شێوەکان ڕێزێکی توانەکەیان بگرن و عقڵێتی توانەکانیشان بەکاربێنن ئەمەش پلانێکە لە پلانیەوە ئێمە ڕێکخراوی ژنانمان هەیە ڕێکخراوی مناڵ پارێزمان هەیە کۆمەڵی ڕێکخراوی کەمان هەیە بۆ پەیوەندی هەماهەنگی لەگەڵەمانە دروست ناکەن تاوەکو فستیڤاڵەکەتان دەوڵەمەندتر و دەوڵەمەندتر بێت 50 کەس نەبێت با بە 100 کەس کە خەڵکی زۆری تری کەشەیە لەم شارەیە خزمەتەکات ئاوڕێکیش لەوان بدرێتەوە بە دڵنیاییەوە من زۆر دەستیان ماچەکەم و زۆر دەستیان ئەگوشم هەر ڕێکخراوێک هەر کەسێک هەر هەوڵێک کار بکە بۆ شاری سلێمانی من لە ڕاستیە خۆم کارەکەم پزیشکیە اختصاصی پزیشکیش بوارێکی زۆر قورس و گرانە بەڵام خۆشەویستیم بۆ شاری سلێمانی و حەزم بۆ ڕۆشنبیری و بۆ پەروەردە و قەرزاربارکردنی من لەلایەن ئەوانەوە ناچاری کردومە دەست بەمە ئەم پرۆژەیە و ئەم پرۆژەیە بە ئەنجام بگەێنم و ئەگەرنا من زۆرم پێخۆشە تیمێکمان هەبێت لیژنەیەکمان هەبێت کۆمەڵێک ڕێکخراو بین بە یەکەوانێ بتوانین ساڵانە ئەم پرۆژەیە جێبەجێ بکەین و ئەوەی بەڕاستی من ئەمەوێ باسی بکەم ئەوەیە کە کۆمەڵی خەڵکی دڵسۆز لە شاری سلێمانیە هەیە بەڕاستی ئامادەیە بە پشگیری مادیش هاوکاری هونەرمەندان بکە هاوکاری ڕۆشنبیران بکە بەڵام
وەکوڵە کۆکەیەکیەوێت کۆکەیەکیوێ ئێمە بتوانین ئەم لینکانە بەیەکەوە دروستکەین و بەیەکەوە هەمومان هەنگاوەکانمان زیاتر بەرەو پێشەوە بەرین. من لێرەوە ئەڵێم من خۆم بە خزمەتکاری شارەکەی خۆمەزانم و خۆم بە خزمەتکاری پەروەردەکاران و ڕۆشنبیران ئەزانم لەبەر ئەوە هەر خزمەتێک هەبێت بە من بکرێت من ئامادەم و هەر کەسێکیش دەستگیرۆی منەکە من دەستی ماچەکەم و زۆر زۆر سپاسیانەکەم. ئەمەش دەستخۆشی لە تۆ زۆر سپاس. نمونەتان زۆر بێ سپاس بۆ خەت و کۆسار و هەروەها بۆ پاڵپشتیەکانیان.